سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. شکستێنانی شانۆی هەڵبژاردننی سەرۆک کۆماری لە ئێران، ڕێزگرتن لە یادیگیان بەختکردوانی ژینگە لە پاوە، کاردانەوەی مەحموود ساڵحی بەرامبەر بە سەپاندنی تومەتی بەغی بەسەر شەریفە محەممەدی، بێبەشکردنی ڕەزا ڕەستایی لە مافە سەرەتاییەکانی لا زیندان، مەترسی بڕینەوەی پەنجەی چوار بەندکراو لە زیندانی وەرمێ، دادگایکردنی هەژ بەندکراوی سیاسی لە دادگای ئینقلابی تاران و خۆپیشاندانی ئێرانیانی تاراوگار لە بەردەم باڵۆزخانەکانی کۆماری ئیسلامی. درێژی هەواڵەکان. شکستێنانی شانۆی هەڵبژاردننی سەرۆک کۆماری لە ئێران. ڕۆژی هەینی 8 پوشبەر شانۆی هەڵبژاردننی سەرۆک کۆماری ئێران لەلایەن خەڵکی ئازادی خوازەوە بایکۆتکرا و هەوڵەکانی ڕژیم بۆ هاوردنی خەڵک بۆ سەر سندوقەکانی جەنگدان شکستی هێنا و سەرشۆڕیەکێ بۆ بەرپرسانی کۆماری ئیسلامی مایەوە. بەپێی سەدان وێنە و ڤیدۆ کە لە شارەکانی کوردستانەوە بەدەستمان گەیشتووە، زیاتر لە 90 لە سەدی خەڵک بەشداریان لە گاڵتەجاڕی هەڵبژاردننی ڕژیم نەکردووە و لە شارەکانی دیکە ئێرانیش بە هەمان شێوە زۆربەی بنکەکانی دەنگدان چۆڵ و سندوقەکان خاڵی بوون. بە وتەیە بەرپرسانی ڕژیم ڕێژەی بەشداری لە پارێزگای کوردستان، سیستان و بەلوچستان، تاران و گیلان کەمتر لە 23 بووە. هەرچەند ڕژیم لە ڕێگەی هەڕەشەکردنی بەندکراوان هەندێک لە زیندانەکانی ناچار بە دەنگدان کرد، بەڵام بەندکراوانی زیندانەکانی کەرەج و تاران بە دروشمی دژە حکوومەت وەڵامی سەرکوتگەرانیان دایەوە. بە وتەی هاوڵاتیان، مزگەوتەکان لە بەیانیەوە چاکوشە و 3 جار بانگەوازی خەڵکیان کردووە و ناوەندە ئەمنیەتیەکان 3 جار کورتەنامەیان بۆ خەڵک ناردووە، بەڵام هەوڵەکانیان بۆ هاوردنی خەڵک بۆ سەر سندوقەکانی دەنگدان شکستی هێناوە. ڕێزگرتن لە یادیگیان بەختکردوانی ژینگە لە پاوە. ڕۆژی هەینی 8 پوشبەر چوارەمین ساڵوەگەری گیانبەختکردنی 3 ژینگە پارێزی ئەندامی ڕێکخراوی ژیوای پاوە بوو. بەو بۆنەوە کۆمەڵێک لە خەڵکی ئەو شارە لە مەراسمێکدا ڕێزیان لە یاد و بیرەوەریەکانیان گرت. بەپێی راپۆرتەکان، کۆمەڵێک لە شاخەوانانی گروپی ڕۆژیاری پاوە بە مەبەستی وەبیرهێنانەوەی 3 گیانبەختکردووی ڕێگەی پاراستنی ژینگە بە ناوەکانی موختار خەندانی، یاسین کەریمی و بیلال ئەمینی بەسەر چیای زاوەڵی سەر بە چیای شاهۆ هەڵکشان. هەروەها لە شاری پاوە ژمارەیەک لە چالەکانی مەدەنی مەزاری ئەو 3 گیانبەختکردووەیان گۆڵباران کرد. ئاگرزانی دارستانەکانی شاری مەریوان لەلایەن دژمنانی ژینگە. ڕۆژی هەینی 8 پوشبەر بەشێک لە دارستانەکانی شاری مەریوان لەلایەن دژمنانی ژینگەوە ئاگردرا و ژینگە پارێزان بە گەژ ئاگردا چوون. ڕۆژی ڕابردوو ئەنجومەنی سەوزی چیای مەریوان لە بانگەوازێکدا هەواڵی ئاگرگرتنی دارستانەکانی مەریوانی پشتڕاست کردەوە و جاوای لە خەڵک کرد بشن بە هانایانەوە. پاشە بانگەوازە خەڵکی شۆڕژگەری مەریوان خۆیان گەیاندە شوێنی ڕووجاوەکە و پاش چەند کاتژمێر ئاگرەکەیان کۆنترۆڵ کرد. کاردانەوەی مەحموود ساڵحی بەرامبەر بە سەپاندنی تۆمەتی بەغی بەسەر شەریفە محەممەدی. مەحموود ساڵحی چالاکی کرێکاری خۆشناوی خەڵکی سەقز ڕۆژی هەینی 8 پوشبەر بەرامبەر بە سەپاندنی تۆمەتی بەغی بەسەر شەریفە محەممەدی، چالاکی کرێکاری بەندکراوی خەڵکی ڕەشت، کارزانەوەی نیشاندا. مەحموود ساڵحی ئەندامی پێشووی کۆمیتەی هەواهەنگی بۆ پێکێنانی ڕێکخراوەی سربەخۆی کرێکاری لە پێیجی تایبەتی خۆیدا لە ئینستاگرام ڕایگەیاند. ئەندامەتی لە کۆمیتەی هەواهەنگی هیچ پەیوەندیەکی بە کۆمەڵەوە نییە و سەپاندنی ئەو تۆمەتە بەسەر شەریفە محەممەدی تەنیا بۆ سەرکوتی زۆرترا. شەریفە محەممەدی و هاوژینەکەی بەناوی سیروس فەتحی ئازاد بکەن. ئەگەر ئەندامەتی لە کۆمیتەی هەواهەنگی نیشانەی بەغی بوونە، وەرن هەمومان بگرن، چونکە ماوەیەک ئێمەش ئەندامی ئەو کۆمیتەیە بووین. بێبەشکردنی ڕەزا ڕەستایی لە مافە سەرەتاییەکانی لا زیندان. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم لە شاری کرماشان بنەماڵی ڕەزا ڕەساییان خسۆتە ژێرگوشار و ئەو بەندکراوەیان لە چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵە و پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ کەسوکاری بێبەش کردووە.
ڕێزا ڕەسایی هاوڵاتی خەڵکی شاری سەحنا لە ڕەوتی ناڕزایەتیەکانی ئەو شارە لە سەردەمی شۆڕشی ژینە هاوڕێ لەگەڵ چەند کەسی دیکە بە تۆمەتی کوشتنی نادر بەیرامی بەرپرسی دەسەڵاتی ئەو شارە دەست بەسەر کرا. ناوبراو لە ماوەی بەندکردنیە بە سەختی ئەشکەنجە و ئازار و ناچار بە دانپێدانانی زۆرەم لێ دژ بەخۆی کرا. ئەو بەندکراوە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئەعدام مەحکوم و ناوەندەکانی مافی مرۆڤ سەبارەت بە نەبوونی بەڵگەی سەلمێنەر دادگاییکردنی نادادپەروەرانە و دەستڕان نەگەیشتنی بە پارێزەری سربەخۆ هۆشداریاندایە کۆماری ئیسلامی. ڕەزا ڕەسایی تۆمەتەکانی دەستگای قەزایی و ناوەندە ئەمنیەکانی ڕەتکردەوە و ڕاگەیاندووەکە لەژێر ئەشکەنجەدان ناچار بە ئاعترافی ئێژباری کراوە. مەترسی بڕینەوەی 54 بەندکراو لە زیندانی ورمێ. 4 بەندکراوی زیندانی ناوەندی ورمێ بە ناوەکانی کەسرا کەرەمی، هادی ڕۆستەمی، مهدی شەریفیان و مهدی شاهیوەند مەترسی بڕینەوەی پەنجەی دەستیان لەسەرە و ناوەندەکانی مافی مرۆڤ داوا لە دەستگای قەزای ڕژیم دەکەن حکمی ئەو 4 کەسە ڕابگرێت. بە پێزانیاریەکان ئەو 4 بەندکراوە پێشتر بە تۆمەتی دزیکردن دەست بەسەر و بۆمبەستی جێبەجێکردنی سزای بڕینەوەی پەنجەکانیان ڕەوانەی زیندانی تارانی گەورەکرابوون. پاش ماوەیەک هەر 4ەکەیان گەڕێندرانەوە بۆ زیندانی ورمێ و داواکاریەکەیان بۆ لێبوردن لەلایەن دادگۆستەری پارێزگای ئازەربایجانی غەربیەوە ڕەتکرایەوە. لە ڕۆژانی ڕابردوودا دادستانی ورمێ لەگەڵ هەر 4ەکەیان دیداری کردووە ڕاگەیاندووەکە بە زووی سزاکەیان جێبەجێ دەکرێت. ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە کارخانەی کیشچوب. ڕۆژی شەممان 9 پوشبەڕ کرێکارانی شاغڵ لە کارخانەی کیشچوب لە پارێزگای هۆرمۆزگان بۆ چەندومین جار لە ئاز نەدانی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە پێزانیاریەکان 120 کرێکاری شاغڵ لە کارخانەی کیشچوب ماوەی 3 مانگە هاوکەسیان وەرنەگرتووە و خاوەنکار لە پەرداختی حەقی بیمەکانیان با ڕێکخراوی تەمین ئیجتیماعی خۆ دەبوێرێت. بە وتەی کرێکاران بەڕێوەبەرایەتی کارخانە بە بیانووی نەبوونی سەرچاوەی دارایی حەقدەستەکانی نەداوە لە حاڵێکدا چەندین پرۆژەی گەورەی وەرگرتووە و شرکەت کێشەی ماڵی نییە. دەست بەسەرکردنی 3 شارۆمەند لە ئەردەبیل و بوجنورد. ڕۆژی هەینی 8 پوشبەڕ 2 شارۆمەندی خەڵکی ئەردەبیل و ڕۆژنامەوانێکی خەڵکی بوجنورد بە ناوی نەسرین حەسەنی لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەرکران. ڕۆژی ڕابردوو هاوکار لەگەڵ بەڕێوەچوونی شانۆی هەڵبژاردننی سەرۆکۆماری لە ئێران 2 شارۆمەندی خەڵکی ئەردەبیل لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازرانەوە. لەلایەکی دیکەوە نەسرین حەسەنی ڕۆژنامەوانی خەڵکی بوجنورد کە بە تازایی مەرەخەسی دەرمانی وەرگرتبوو بۆ جارێکی دیکە لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و بۆ زیندانی ئەو شارە ڕاگوێزرا. دادگایکردنی 8 بەندکراوی سیاسی لە دادگای انقلابی تاران. ڕۆژی هەینی 8 پوشبەڕ 8 بەندکراوی سیاسی بە ناوەکانی نەسیم غۆڵامی سیمیاری، ئەمیر شاهوڵایەتی، ئێحسان ڕەوازژیان، حەمید ڕەزا سەهل ئابادی، عەلی هەراتی مختاری، حسین ئەردەستانی، حسین محەممەد حسینی و ئەمین سوخەنوەر لە دادگای انقلابی تاران محاکمەکران. ئەو 8 بەندکراوە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە بەغی، ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات، چالاکی تەبلیغی دژی نیزام، بێڕێزی بە ڕێبەرانی کۆماری ئیسلامی و هاوکاری لەگەڵ گروپە چەکدارەکانی نەیاری ڕژیم تۆمەتبارکراون و ئەبێ ڕۆژی یەکشەممە 10 پوشبەڕ وەڵامی پرسیارەکانی قازی ئەفشاری بدەنەوە. لە سێدارەدانی بەندکراوێکی بەلوچ لە زیندانی قائن. بەیانی ڕۆژی چوارشەممە 6 پوشبەڕ حکمی ئاعدامی بەندکراوێکی بەلوچ بە ناوی ناسر ڕەخشانی تەمەن 23 ساڵ و خەڵکی زاهیدان لە زیندانی قائن لە خۆراسانی جنوبی جێبەجێکرا. ناسر ڕەخشانی ساڵی 1400 لە شاری قائن بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئیعدام مەحکوم کرا. سزای سێدارەیە و بەندکراوە خێزاندارە ڕۆژی چوارشەممە لە بێجەنگی خەبەری و لە حاڵێکدا دوایین دیداری لەگەڵ بنەماڵەکە ئەنجام نەدابوو جێبەجێ کراوە. خۆپیشاندانی ئێرانیانی تاراوگا لە بەردەم باڵوێزخانەکانی کۆماری ئیسلامی.
ڕۆژی هەینی هەشتی پوشبەر ئێرانیانی ئازادی خواز لە چەند وڵاتی جیهان هاوکات لەگەڵ شانوێ هەڵبژاردننی سەرۆک کۆماری ئێران خۆپیشاندانیان کرد و خوازیاری بایکوتی هەمەلایەنەی ئەو شانۆگەریە بوون. بەپێی راپۆرتەکان ئێرانیانی ئازادی خواز لە شارەکانی لەندەن، هامبۆرگ، بەرلین، کۆپنهاگن، سیدنی، کانبرا، بلینگتۆن، ڤاشنگتن، لۆس ئانجلس، ستۆکۆڵم، ئۆسلۆ، پاریس، میلان و ڕۆم، لاهە و ئامستردام لە بەردەم باڵوێزخانەکانی کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد و دژ بۆ کەسانەی سەردانی بنکەکانی دەنگدانیان کردووە دروشمیان بەرز کردوێتەوە. لە هەندێک لە بنکەکانی دەنگدان تێکەڵچوون لە نێوان خەڵکی ئازادی خواز و بەکرێگیراوانی ڕژیم ڕوویداوە. لە شاری لەندەن دوو بەکرێگیراوی ڕژیم بە تۆمەتی بێڕێزی بە خۆپیشاندەران لەلایەن پۆلیسەوە دەست بەسەرکراون. دووە هەواڵ داخوازی ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی بۆ ئازادی دوو بەندکراوی فەڕەنسەوی. ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی ڕۆژی هەینی هەشتی پوشبەر لە نامەیەکدا کە بۆ دەستگای قەزای کۆماری ئیسلامی نردووە خوازیاری ئازادی سیسیل کۆهلەر و ژاک پاری دوو بەندکراوی فەڕەنسەوی بوون. سیسیل کۆهلەر و ژاک پاری دوو ئەندامی فێدراسیۆنی پەروەردە و کولتوری سندیکای هێزیکاری فەڕەنسا مانگی گۆڵانی ساڵی 1401 پاش سەفەر بۆ ئێران لەلایەن نێزارەی سڵاتەوە دەست بەسەرکران. مانگی ڕەزبەری هەمان ساڵ ڤیدۆی دانپێدانانی زۆرەملێ ئەو دوو بەندکراوە لە مێدیاکانی ڕژیم بڵاوکرایەوە و کاردانەوەی کۆمەڵگەی جیهانی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤی لێکەوتەوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە.